ئەبێت بە چی ئەبێت؟ جا بەڕاستی من هەر هەز ئەەکەم دوێنێەوە کاتێک کە ئەم چالاکیە کراوە کە ئەویش فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە کە پار خولی یەکەمی بەڕێوە چوو وە لە ئێستاشدا ئامادەکاریەکان بۆ خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە ئێستادا ئامادەکاریەکان ئەکرێت و چەند کاتژمێرێک لەمەوە پێش کۆنگرێکی ڕۆژنامەوانیشیان ئەنجامیان لە ئەو بارەیەوە بۆ کۆمەڵێک زانیاریان خسەر و جا ئێمە هەر سەبارەت بە ئەو بابەتە و سەبارەت بە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بانگشتی کاک شادمان محەممەدمان کردووە کە بەڕێزیان وتەبێژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلن و کۆمەڵێک گفتوگۆکەین سەبارەت بە فستیڤاڵەکە و بە خولی دووەمی فستیڤاڵەکە. کاک شادمان بفەرموو بۆ سۆدی کورسات مەگەزین. بەخێر بیت. ئەم کاتتان باش. بەخێر بیت سەرچاو کاک شادمان. زۆر سپاس بۆ ئێوارت باش بێت و زۆر سپاس دەکەین کە ئامادەیت هەبوو لەگەڵمانە لەگەڵەوەی کە چەند کاتژمێرێک لەمەوە پێش ئامادەی نێو کۆنگرەکە بوویت و وتتدا لەسەر فستیڤاڵەکە. پێشەکی سپاس بۆ بەڕێستان کە هەموو جارێک ئەرکێکێشن لەوەی کە ئەو چالاکی هوەریانە ئەو کارە هوەریانە کە ئەچێتە خزمەتی کۆمەڵگەی کوردیەوە بەڕێستان تیشکی زیاترە خەنە سەری و ئێمە بە خۆشحاڵی و بانگێشەکەن تاوەکو و قسەی لەبارەوە بکەین. زۆر سپاس بۆ ئێوەش بێگمان لە یادیش نەکەین فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەبێت و ئەم ساڵیش هەر بە هەمان شێوە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێواچێت. جا کاک شادمان پێمان بڵیت چالەکەکان لە ئێستادا ئامادەکاریەکان بەکوێ گەشتەوە لە ئێستادا لە چیان؟ بەڵێ ئەمڕۆ ڕۆژی ڕاگەیاندنی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بوو وەک بەڕێستان ئاگدارن ساڵی پار خولیەکەمی بەڕێوە چوو لەگەڵ بەشی سینەمای سلێمانی بەڵام ئەم ساڵ دامەزراوییم بە شێوازێکی فەرمی ئەو ئەرکەی گرتوتە ئەستۆ بێگومان بە هاوکاری سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و سیتی سینەما بۆی کە بتوانین هاوشێوەی ساڵی پار فستیڤالێکی زۆر باش ببین بەڕێوە و بتوانین باشتر و چاکتر تۆ ئەزانی کاتێکە فستیڤالێک یەکەم جار پێشکەشێکەکەی بۆ دووەم جار بێگومان ئامادەکاری و باشتر خۆتی بۆ ئامادەکەی تاوەکو ئەو ئامانجا ئەو شتێک کە پێویستە بیپێچیت بەو شێوازە بیخیتە سەر ڕێگی خۆی لەبەرەوە دامەزراوی ویم پێداگر بوو لەوەی کە ئەم فستیڤاڵە ئەم ساڵیش دووبارەی کاتەوە و سابتیکە و جێگیریکە بیکا بە مۆرچێکی خۆی و لەمە دووە لە هەموو ساڵەکە بە پشتیوانی هەموو لایەک بتوانین ئیدامی پێبین و بەردەوامی پێبین. زۆر باشە. جا ئەمەش با بڵێین لەواڵەکەمانە ئەم وێنەیەتاندانا بۆم پۆستەری سەرەکی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلتان داناوە. جا بابەسی ئەم وێنانە بکەین ئەم وێنانە چین کە هەڵتان بژار بوون. لە ڕاستیە ئێمە ئەو کەسێکمان لایە کاک شاد کامەران ئەو فکری دیزاینی هەموو کارەکان هەموو کارە هوەریەکان لەلایەن شاد کامەران و جێبەجێگرەیەکە لە کەسە زۆر بەتوانەکان لە دیزاینە بەڕێستان ڕەنگە شایەتی ئەو بن کە هەر کار و چالاشیەکە لە دامەزراوی ویمەوەکرێ بیرۆکەکان تا ڕادێکی زۆر هی بەڕێزیانی لە پشتەوەیە بۆیە خۆزگە ئەو خۆی لێرە بواە تاوەکو بتوانایە ئاماژە بە فکرەکانی خۆی بە بەڵام ئەگەر بن بە شێوازی گشتی بازە دامەزراوی فیکەم دامەزراوی ویم بۆ هەر پرۆژە و چالاشیەک بۆ هەر فستیڤاڵ و کارێک بە شێوازێکی پیشەگەرانە بیل لە کارەکانەکاتەوە و بۆ هەموو بوارەکان کە کەسانی پسپۆر و شارەزای هەیە و لەگەڵیشە زۆرجار کەسانیش لە دەرەوە بانگێش دەکات تاوەکو بتوانێت حەقبابە و کارە حەقبا بۆ فستیڤاڵە بۆ چالاشیە بەو شتانی کە پێشکەشێکە. لە ڕاستیان من ئەگەر بمێ باز لە ئامانجی سەرەکی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلکەین ئەمەیەکە ماوەیەکی زۆر قەیرانێکی زۆر دروست بوو قەیرانی دارایی دروست ببوو کە خۆ دەزانی کایی هوەری پێویستی بە خەرجیە پێویستی بەدابینکی لایەنێکی مادیە زۆر گەنجێ و زۆر دەرهێنەر هەیە دەرهێنەری بە ئەزممویشن ڕەنگە لە ڕووی داراییەوە نەتوانن بودجێک تەرخانکەن بۆ بەرهەمێنانی فیلمەکانی بۆکەواتە یەکێک لە ئامانجەکانی بەرهەمهێنانی فیلمی کوردی بە مۆبایل ئەوەیە کە سینەماکارێک فێرخوازێک ئارەزوومەندێک بتوانێت بە ئاسانی دەستی بگا بە شتەکان. ئێمە ئەزانین فیلمی سینەمای پیشەگەرانە پرۆفشنال پێویستی بە کامێرەی زۆر پرۆفشنال هەیە و کەسانی کە خۆیان شارەزان وەکو سینەمەتۆگرافەر ئەتوانن زیاتر قسە لەسەر جۆری کامێرە بکەن بەڵام لەبیرمان نەچێت هیچێت لە گرنگەکان لەم کارانە تۆ ناوەڕۆکی ئیشە تۆ گرنگی بە زۆر جارەبێت بە بابەت بی بە چیرۆک بێ ئێمە زۆربەی جار ڕخنەکان کە لە ناو کۆمەڵگەی کوردیە هەیە لە ناو فیلمەکانە لە ناو دراماکانە هەمیشاڵن چیرۆکەکانمان لاوازە هەمیشاڵن سینارۆکانمان لاوازە ئەیکەواتە تەکنیک ئێمە ئێستا لە ڕووی تەکنیکەوە چەندەها کۆمپانیا دامەزراوە لە کوردستانە باشە و بەڕاستی لە ڕووی تەکنیکیشەوە کاری باشیان پێشکەشەوە بەرهەمی جوانیان پێشکەش کردووە.
دەیکەواتە لێرە ئەو پرسیارە دروستە بێت قسە و قسەڵۆک هەیە ینی سەبارەت بە ئەوەی کاڵێن تۆ بە کامەرەی پرۆفشنال ئەتوانیت کارێکی زۆر باش و ناوازە دروست بکەی بەڵام لە ئێستا ئەم موبایلە ئەتوانێت ئەو کارە ناوازە و پرۆفشناڵت بۆ بکە کە ئەتەوێت بیکەی کە ئەتەوێت پێی دەربچێنیت. بەڵێ ئێمە گەر لەسەر شێوازە ستانداردەکەی سینەما قسەکەین ئەو بەشێکی جیاوازە بەڵام تۆ کە بیرۆکەیەک تەرحەکەی پێشنیازەکەی لەسەری ئەڕووی تۆ توانی داهێنان کە ینی هوەر خۆی ئەبێ داهێنانی تیا بکەی بیرۆکەی تازەی تیانکەی یعنی ئەمە ناڵم بیرۆکەی ئێرەیە فیستیڤالی فیلم لە وڵاتانی تررا لە پێشترا کراوە پێشتر ئاماژەی پیراوە ینی ئەبێتە بەشێک لە کاری هوەری لە سینەمایە ینی بەشێکی سەرێکی نییە گنە بەشە سەرێکیەکە کەسانی پسپۆر ئەتوان قسەی لەبارەوەکەن سینەما لە ڕووی تەکنیکی و چۆن دروستەکرێ دەرهێنەر ئەرکی چییە سیناریۆیشی چییە سیناریست ئەرکی چییە هەموومانە بەشێکی جیاوازن انی لوزی و تڵڤمی بڵێ باشترین گۆرانی خۆی بە مۆبایل ڤیددیۆ کردبووە بڵاوی کردەوە خاوەنی زۆرترین بینەریشە هەم لە سپۆتیفای زۆرترین جێگری هەیە و هەم لە یوتوبیشە زۆرترین بینەری هەیە لە کاتێکە ئەم بەرهەمە تەواوی بەرهەمەکە بە ئایفۆن 13 وێنە گیرا ئەنی بۆچی ناتوانێت فیلمێک بە مۆبایل ئەمڕۆ تەکنیکەکان ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنە تۆ بێ هەنێ جار لەگەڵ ڕۆتی پێشکەوت نابڕۆی ڕاستە ئێمە کە باسی سینەماکەین سینەما بەرهێنانی فیلم چەند بەشە ینی کورتە فیلممان هەیە بەڵگە فیلممان هەیە فیلمی درێژمان هەیە فیلمی کورتمان هەیە ئێمە ئەڵێن ستایلی ئێمە بەم شێوازەیە و فکری لە پشتەوەی بۆچی بۆیە لێرە ئەتوانین بڵین کە دروستکردنی فیلمیش بە مۆبایل دیسان ئاسان نییە ئەگەر تۆ سەلیقەیەک و کاری چوونەری لە ناختانە بێت هەر دیسان ئاسان نییە کەواتە نووسین دروستکردنی فیلم هەموو ئەمانە لایانی کەم پێویستی بە باگراوند و بە پاشخانێکی ڕۆشنبیری هەیە لە بواری سینەمای بەڵام وەکووتمان دروستکردنی فیلمە بە مۆبایل ئاسانکاریە بە کەسی بەرامبەر وەکووتم لە بری دانیشی تەکنیکی زۆر پیاکەی پارێکی زۆر خرجکەی ستافێکی زۆر بێنی تۆ ئەتوانیت دەرفەتێکی باشە بۆ بەڕقسەی لە هەمان کاتە تۆبی بە خاوەن فیلمێک ئەزمونێکە بۆ دروستەکە و ڕەنگیشە خەڵات ببیتەوە زۆر ڕاستە کاک شادوان جا هاوکارانمان پارچە ڤیددیۆیەکیان بۆ ئامادە کردوین حەزەکەم بێ کۆبینەری ئەو پارچە ڤیددیۆیە بین کە لەو کاتەی کۆنگرەکە بەڕێوە چۆ پارچە ڤیددیۆ دروستکراوە با بێ کۆبینەری ئەو پارچە ڤیددیۆیە بین. بەڕێزان ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بە مەبەستی ڕاگەیاندنی دەستپێکردنی کارەکانی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. ئەم ساڵ بۆ دووەمین جار لەلایەن دامەزراوی ڤیمەوە ئەم فیستیڤاڵە وەک سەکۆیەکی داهێنەرانە بۆ گەنجانی بەهرەمەند و سینەماگاران ساز دەکرێتەوە. دامەزراوی ڤیم بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و سیتی سینەما خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەڕێوە دەبن. بەڕێزان بۆ ئەم خولەی فیستیڤاڵ دا خەڵاتی جیاواز بۆ فیلمە براوەکان تەرخان کراوە لەگەڵ خەڵاتی تایبەتی بەشی ڤیم میدیا کە هاوشێوەی ساڵی ڕابردوو دەرفەتێکی زێڕین دەبێت بۆ یەکێک لە فیلمە بەشداربووەکان کە دەبێتەوە براوەی ئەم خەڵاتە. ئەویش گرتنە ئەستۆی سەرجەم تێچوو خەرجیە داراییەکانی بەرهەمێنانی فیلمێکی نوێیە لەسەر ئەرچی دامەزراوی ڤیم. دامەزراوی ڤیم دەرفەتێکی زێڕین بۆ سینەماکاران دەرەخسێنێت و خولێکی بێبەرامبەری مەیکەپی سینەمایی دەکاتەوە. لە ئێستاوە فیلم سازان دەتوانن فیلمەکانیان بۆ فیستیڤاڵەکە بنێرن دواوادە ڕێکەوتی 1/5 2026 دەبێت. سەرجەم مەرج و ڕێنمایەکانی نردنی فیلم بۆ فیستیڤاڵەکە لە وێبسایتی فەرمی فیستیڤاڵ بڵاو کراوەتەوە هەر بۆیە دەتوانن لە ئێستاوە سەردانی وێبسایتەکەمان بکەن. فیستیڤاڵی فیلمی کوردی ناوەکەی بە ناوی خۆیەتی بۆ هەموو کوردستانە بۆ دەروی کوردستانە گرنگەوەیە ناوەڕۆک و بابەتەکان فیلمەکان کوردی بن. ئەمە باشترین دەرفەتە بۆ گەنجان بۆ لاوان بۆ سەرجەم چینی پێشەکان بتوانن فیلم دروستە. کاک شادوان جا ئەو پارچە ڤیددیۆمان بینی و هەندێک پرسیارم بۆ دروست بوو. فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل دە خەڵاتی هەیە بەڵام لە هەمان کاتی شاڤم فاوندیشن خەڵاتێکی تایبەتی هەیە. با بزانین ئەو خەڵاتە تایبەتە چییە و کەی فستیڤاڵەکە دەست پێکات بە تاواتێسایە وادەکەتان دانا تاکە و کاتە کات هەیە ئێوە ئەتوانن بۆ نمونە فیلمەکانی خۆتان بنێرن. مانگی 6 بەڕێوە چێ و تاوەکو مانگی 5 خەڵک ئەتوانێت یا بەڕێزانی کە فیلمیان دروست کردوانی بینێرن. باسی پرسیارەکەت لەوە بوو کە خەڵاتەکان چین. خۆ دەزانی هەموو فیلمێک کە خەڵات باتویا بۆ سینناریۆ یا بۆ دەرهێنانە یا ئەکتەری کوڕێک ئەیباتەوە یا ئەکتەری کچەی باتەوە یا سینەمەتۆگرافەر ئەیباتەوە یاخود میوزیک یاخود ینی چەند بەشێکەیە کە ئەمانە ئەبنە براوی خەڵات. بەڵام خەڵات تایبەتەکەی ڤی میدیا ساڵی پاریش بە هەمان شێوە فیلمی چێڵ بژات بوو بە براوی ڤی میدیا. ڕاستە ئەو دەرهێنەرە
چانسەوەی بۆ ڕەخسا کە توانی ئەم ساڵ فیلمێکتر بەڕێم زۆر فیلمی تامار بوو. هەرچی دامەزراوەی ویم کە سەرجەم خەرجی و دارایەکانی بۆ دابینکە ئەم ساڵیش بە هەمان شێوە ڕای ئەگەێنین ڤیمیدیا ئەو فیلمی کە ئەبێتە براوەی خەڵاتی ڤیمیدیا بە هەمان شێوە خەرجە دارایەکانی ئەو فیلمە ئەگرێتە ئەستۆ کە فیلمێکی نوێ بۆ فیلمە براوەکە بەرهەم بهێنرێت ئەمە کورتەی خەڵاتەکە بووکە باسمان کرد زۆر باشە جا باسی کردنەوەی خولی میکەپی سینەمای بکەین چ پەیوەندیەکی ئەبێت بە فەستیڤالەکەیش پەیوەندێکیان نەبێ بەیەکەوە ئەمڕۆ هەواڵمان هەبوو لەسەرمە بەڵام مادەم خۆ هاتی دەرفەتە حەزەکەم لە خۆتەوە گوێم لێ بێت خۆ دەزانی فیلمی سینەمایی بەشێکی میکەپە زۆر ماکیاجە ئەکتەر کە چۆن ئەکتەر ئامادەکەی بۆ ژانرەکان ژانری ترسناکە ژانری کۆمیدیە ژانری جەنگە ئەمە میکەپ بەشێکی زۆر گرنگە بڵین ماکیاژی ئەکتەر کاریگەری لەسەر فیلمدانی کاریگەری لەسەر چیرۆکەکە دانێ تەنانێت لەسەر بینەریش دانی بۆیە لە چوارچێوەی فستیڤالەکەیە دامەزراوی ویم کار و چالاکی زۆری هەیە بووی بۆ نمونە کەسانی پسپۆربانەکان لەسەر سینەما قساکە لەسەر سیناریۆ قساکە لەسەر دەرهێنا قساکە لەگەڵ یا ئەم خولێ ئەکاتەوە کە خولێکی زۆر گرنگە هەلێکی زۆر زێڕینە بۆ ئەو سینەماکارانی کەیانە فیلمەکانیان ببن بۆ فستیڤالی فیلمی کوردی مۆبایل ئەتوانن لەو خولەیە بەشداریکەن یعنی تۆ چانسی ئەوەش دەبێت بڕوانامێک وەرگری لەسەر ئەساسی ئەو یشت و لە هەمان کاتیشە بێبەرامبەرە دامەزراوی ویم قازانجنەویستە هەموو ئەمانەی کەیکە بۆ خزمەتی کۆمەڵگەی کوردیە بۆ پێشخستنی هەموو ئەو لایەنانەیە کە کۆمەڵگەی کوردی پێویستی بێتی لەسەر ئاستی کوردستان بەگشتی ینی سەرجەم ئەو چالاکیانێک کە دامەزراوی ویم کاریان تیاگە خزمەتکردنە بە کۆمەڵگە بە تاشی کوردی بە وزەی ناوخۆ بۆیە ئەم ئیشانە ئەگەر دیراسەیەکی لەسەر بکرێ بۆ دەرەکەوێت کە پێشوەختە هەر ئامادەکاری بۆ بکرێ و لە دواتریشە لە دوای فستیڤالەکەشەوە ئێمە هەر بەرنامی خۆمانمان بۆی هەیە کاک شادومان زۆر خۆشحاڵ بووین کە زۆر شادومان بووین کە لەگەڵمان بوویت ئەمڕۆ ئیشەڵا بۆ زانیاری زیاتریش هەر سەبارەت بە فستیڤالەکە و سەبارەت بە کارەکانی دیکەی ویم فاوندیشن هەرەگەڕینەوە لای بەڕێستان و زۆر سوپاس بە تۆ کە ئەمڕۆ لەگەڵمانە بەڵێ من دواوتەم ئەوەیە کە هەموو سینەماکاران ئەوەی کە حەزەکە فیلم دروستکە هەلێکی بۆ ڕەخساوە ئەتوانێت لە ڕێ ئەم فستیڤال و فیلمە دروستکە لایانی کەم هەر دروستیکە ینی گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروستکە لایانی کەم ببێتە براوی خەڵات زۆر دەرهێنەر هەبووە گە دیراسەکەن لێکۆڵنەکە لە ساڵین ڕابردووە بە پشتی بچوو چۆتە ناو فستیڤالە گەورەکانەوە زۆر ڕاستە دەستە خۆش دووبارە زۆر سوپاس هەر بژین.